پەیمانی لۆزان نزیک بووینەتەوە لە 100 ساڵە کە پەیمانی لۆزانە و پەیمانە شومە بوو کە بەسەر گەلی کورد و پارچەبوونی گەلی کورد بوو و ئەو پەیمانە ئەوە بوو کە نکۆڵیکردن و قڕکردنی گەلی کورد هەم لە مێژۆکەی هەم لە زمانەکەیم لە خاکەکەی هەم لە کەلتورەکەی 100 ساڵ تێپەڕە بێت نەک نەیانتوانین قڕکردنی گەلی کوردکەن بەڵکو کوردێکی نوێ لەدایک بوو کوردێکە خاوەنی ئیرادەیە ئەمڕۆ ژنان پێشەنگایەتی بۆ ئەو خەبات و تێکۆشاناکەن چارەکە سەدەیەک ئەو تێکۆشانە بەردەوامەوە بەرامبەر بە پەیمانی لۆزان و پەیمانە شومەکانی تری کە هەموو دەوڵەتە زلهێزەکان بەرامبەر بە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالانی ساڵی 99 کە ئەو پەیمانە بوو کە بەسەر ئیمراڵی و بەسەر زیندانیکردنی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالانە چەسپە هەمووی درێژکردنەوەی پەیمانی لۆزانە ئێمە ئەو 50 ساڵە خەبات و تێکۆشانە کە بە پێشەنگایەتی ژنەکرێ ئێستا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوین بگرە لە هەموو جیانیش ئەو خەباتە بەردەوامی هەیە کۆ ئێستا بینین کە لە ڕۆژاوای کوردستان خاوەن ستاتویەکی خۆیەتی و لە پارچەکانی تریش بەرخودان و تێکۆشان بەردەوامەوە بینیشمان چۆن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە ئەنجامی ئەو کوردەنوێ لە ئەنجامی ئەو بەرخودانە 50 ساڵەی کە گەلی کوردەیکە دروشمی ژنجیان ئازادی و شۆڕشی ژنجیان ئازادی چۆن لە ڕۆژهەڵاتی کوردستان تەقینەوەیەکی گەورەی بەخۆیەوە بینی و لە باکووری کوردستانە بینین کە بەرخودانێکی مەزن هەیە هەم لە زیندانەکانی باکووری کوردستان و هەم لێرە هەم لە باشووری کوردستانیشە بینین چۆن لە زیندانەکانی پارتی هەدەفە چۆن کەسانی ئازادی خواست کە بۆ ماوەی 50 ڕۆژە دوو ئازادی خواست دوو کەسی تێکۆشەر کە مانیان گرتووە لە زیندانەکان ئەمانە هەمووی ئەوانن کە ئەمڕۆ تێکۆشانەکەن بۆ ئەو خەباتە نوێیە بۆ ئەو کوردە نوێی کە ئەمڕۆ کوردیە کە خاوەنی ئیرادەی خاوەنی مۆڕاڵی خۆیەتی خاوەنی کەلتور و ئەخلاق و زمان و مێژووی خۆیەتی و ناسنامەی خۆیەتی ئەمڕۆ کوردێکی نوێ پیا بووە کە تەسلیم بوون نازانێت خیانەت نازانێت خۆفرۆشی نازانێت ئەمڕۆ بە دوژمنەکەمانەڵێت تۆ دەمکوژی منیش تۆ دەکوژم بە ئەمە لە سایز فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانۆیە بۆیە بینین هەموو دوژمنانی ئێمە ئەمڕۆ ئەو گۆشەگیری کە لەسەر ئەم ئیمراڵی دووبارە بۆتەوە و بۆ ماوەی 28 مانگە چارەنووسی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان نادیارە ئەمە درێژکراوەی ئەو پەیمانەیە و لە مانگی حەوتە ئەو پەیمانە نەک شکستمان پێناوە بەڵکو پێداچوونەوەیەک ئەبێ بە دەوڵەتنەتەوەی خۆشیانە بکەن و بکەونە ژێر پرسیارەوە ئەمڕۆ چ کوردێکەیە ئەو کوردە نوێیە ئەو کوردە کە خاوەنی فەلسەفە و خاوەنی پرۆژەیە کە بۆ ڕۆژهەڵاتی ناوین و پەیمانی لۆزان و تێکشکاندنی پەیمانی لۆزان و پەیمانە شومەکانی تری و ئەو پەیمانی کە نەوەنۆ بەسەر ئیمراڵیدا چەسپاوە لە نەوەنەوە هەموو ئەم پەیمانانە هەمووی هەڵەوەشێتەوە ئەوش بە بەرخودان و تێکۆشانی گەریلا و کوڕ و کچەکانی سەرچیای کوردستان و ئەو بەرخودانەی کە لەناو شارەکانی چوارپارتی کوردستان و لە ئەوروپا دەکرێت بۆیە پێویستە بەرەو ڕووی پەیمانی لۆزان بە گەشتبینیەوە بڕۆین و شکستهێنانی ئەو پەیمانە و ناڵین کۆتایی هێنانی ئەو پەیمانەیە لەبەرەوەی ئێمە تا بستێ لە خاکەکەمان داگیر کرا بێت تا ژن ئازاد نەبێ کۆمەلگای ئێمە ئازاد نەبێ و پەیمانە شکست ناێنێ بەڵام هەموو دژمنان نەزانن کە بەرەو کۆتایی هێنانە چی ئەو پەیمانە لە هەموو وڵاتەکان و لە ئەوروپا و لە ڕۆژاوە بە تایبەتی کە دوو ڕۆژ وە لە هەڵەبجەی شەهید لە باشووری کوردستانە کە دوو ڕۆژ کۆنفراسی پەیمانی لۆزان بەڕێوەچوو دیارە خۆی لە خۆیان مەسەرکەوتنێکی گەورەیە ئەمە شکستە بەرامبەر بە دژمنان کە کوردێ پیا بووە داگیرکاری و تەسلیم بوون و خیانەت نازانێەوە نەک پەیمانی لۆزان هیچ پەیمانێکی تر قبول ناکات و هیچ شکستێکی تر قبول ناکات تا بەرخودان لە چیاکانی کوردستان هەبێت تا گەریلا هەبێت تا ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و فکری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە بێت جارێکی تر کوردێکی تەسلیم بوو خاین و خیانەت بوونی نامێنێ بۆیە کوردێک کە ئێستا بە هەموو وجودی خۆی خەبات و تێکۆشانەکە لە چوارپارتی کوردستان و لە ئەوروپا ئەو خەباتە بەردەوامە دیارە لە سەرتاش وتمان چارەکە سادەیە کە خەبات و تێکۆشان بە پێشەنگایەتی ئەمڕۆی ژنان پێشەنگایەتی بۆ دەکەن وە لە هەموو سێکتەرەکانە ژنان ڕۆڵی پێشەنگایەتیە بینێن هەم لە دیبلۆماسی لە سەربازی لە سیاسی لە ئابووری لە کۆمەڵایەتی لە هەموو بوارەکانە ئەمڕۆ ژنان پێشەنگایەتیە بینێن و خاوەنی ئەو پێشەنگایەتیان لەبەرەوەی ئێستا ئەزانین کە مێژووی ڕاستەقینەی ژن چییە و ژنێکی خاوەن ئیرادە ژنێکی بەهێز ئەمڕۆ لە مەیدانی تێکۆشانایە بۆیە بەرەو ڕووی پەیمانی لۆزانە ڕۆین و بەسەرکەوتنیش ئەم 100 ساڵە بۆ گەلی کورد بەڵام لێرە و بانگەوازیەکەم بۆ تەواوی حیزبەکانی کوردستان
هەر چوار پارچەی کوردستان هەیە کە هەموو ناکۆکیەکان بخەنەوە لە بەرەوە ڕەوشی کورد ئێستا چەندێک بەرەو ئازادیەکی باشە ڕۆی ئەو نێژ مەترسی گەورە لەسەر مێژ و خاکی ئێمە هەیە بۆیە یەکێتی و یەکگرتن و یەک ئاڕاستەی ئێمە ئەبێتە هۆی سەرکەوتن و شکستێنانی پەیمانی لۆزان.